بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێ بێدەستا لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکانم لە شاری هەولێر لێرەدا سەدان کەس لەلایەن گرانی بەرەی گەل هاتوونە بۆ ئەوەی گرت بوونەوە و داوای ئازادکردنی لاور شێخزەنجی سەرۆکی بەرەی گەل و هاوڕەکانی دەکەن دوای ڕووداوەکەی 22 ئابی لالەزار ئەوان لێرە نیگەرانن بەهۆی ئەوەی زیاتر لە 200 کەسی ئەوان بێسەر و شوێنن و دەستگیر کراون داوای ئازادکردنی هاوڕێ و هاوکارەکانیان دەکەن دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیاندا بکەم بزانم پەیامی ئەم گردبوونەوەی ئەوان چییە ئەگەر هاوکارم لەگەڵم بێت ئاسڵاوت بێ سوپاس بۆ ئەم دەرفەتە پەیامی ئێمە داوای ئازادکردنی ئەو برادرانە دەکەین ئێمە نەهاتوین لە تەنیا بۆ شێخ لاهور داوای ئازادکردنی ئەو هەموو کوڕە فەقیر و هەژارە دەکەین ئەو پێشمەرگانە دەکەین ئەو برادرانە دەکەین داوای هەر هەمویان دەکەین بەڵێ چەند کەستان ئێستا حالیان لەوانەیە 200 کەسمان لە زیندان مابێ 200 کەستان لە زیندان ماوە بەڵێ باش هیچ خزم و کەس و نزیکێکی ئێوە هەیە لە بەڵێ خزمی زۆر نزیکم لە زیندانە و هەتا ئێستا دیار نەبوو بەڵام ئێستا دۆزراوەتەوە باشە وەزکرد دەستگیرکردنی لاهور شێخزەنجی و هاوڕێکانی و خزم و کەسەکەی لە ڕووداوەکەی لالەزار ئایا ئەمە هەردشی خودی لاهور شێخزەنجی بوو یاخود دشی شاری سلێمانی ئەوە دژی شاری سلێمانی بوو ئەوە شکۆی شکاندنی شاری سلێمانی و نەکەی شێخ لاور ئەوە شکاندنی ئازادی بوو ئەوە شکاندنی کەرامەتی تاک بە تاکی کورد بوو ئێمە بەڕاستی یعنی هەتا ئێستا دانمان بە خۆمان داگرتووە هیچ کە ناتوانین دان بە خۆمان دابگرین هەموو ڕێگایەک دەگرینە بەر هەموو ڕێگایەک دەگرینە بەر جادە و ڕێگا و بانەکانیان لێ دەگرین یعنی ئەگەر هەر هەمومان ئەوەی لێرن هەر هەمومان بە کەس و کارمانەوە لە زیندانکەن ئێمە واز ناهێنین بەگرتنی شێخ لاهور و بەگرتنی پێشمەرگە و کەس و کارمان واز ناهێنین لێرە ئەمڕۆ خۆپشاندانمان لێرە کردووە دەچینە بارەکەی ئەمریکا بەریتانیا خۆپشاندان دەبینی ناو سلێمانی لێشیان ناترسین ئێمە بەردەوام دەبین هەتا ئەو برادرانە ئازاد دەکەن باشە ئەگەر هاوکارم ئەو دیمەناتان بۆ نیشان بدات لێرەدا سەدان کەس لەلایەن گرانی بەرەی گەل بۆ هاتوونە بۆ ئەوەی داوای ئازادکردنی لاهور شێخزەنجی بکەن ئەوان دروشمی ئازادیان بەرز کردوتەوە و وێنەی بەشێک لەو کەسانیان لێرەدا جێگیر کردووە کە تاوەکو ئێستا چارە نووسیان نادیارە و بێسەر و شوێنن دەمێت گفتوگۆ سڵاوتان لێ بێت سپاس دەکەم بەخێر بەسەر چاوم وەڵاو کەسوکاری منە برای منە هاوسەنگەری منە هەموو کەسوکاری منە هیچ سەواڵێکیان هەیە لەسەر نەوەڵای سەواڵەکیان نییە داواکارم لە نەتەوەی گردوەکان لە حکوومەت یاریێمی کوردستان ئەوانە چارەنووسیان دیاربی نۆنا دیارم برا کورد نینە ئەدی ئەو کوردایەتێمان تا چێنر بوو کوردایەتیمان لۆچ کرد لە ئەومان دەگەر کەسوکارمان بزربی هاوسەنگەرمان بزربن داوا لە حکوومەت یاریێمی کوردستانەکەم لە نەتەوەی گردوەکانەکەم ئازاد بکرێنەوەوانە چارەنووسیان فەوری دیار بکرێ نەکو ئەمە خۆپشاندان لە لێرە وازنانین هەچین لە هەموو شوێنەکان دەڕۆین هەموو دەرگان دەین هەتا چارە سەرێکمان بۆکەن ئەوە هاوڕێمانە ناوی ڕێکانە ناوەڵە هیچ لەبارەوە نازانین داوا دەکەین لە نەتەوە یەکگرتوەکان بەهانامانەوە بێن و بە زووترین کات چارەسەرمان چارەسەریان بکەن و سەرۆکمان سەرۆک شێخ لاهور و هاوڕێکانی ئازاد بکەن لەبەر ئەوەی بە نایاسایی جیرانە ئەو ڕووداوی کە لە زارە ڕوویدا چ پەیامێکی لە پشتەوە وەڵاهی نازانم چ پەیامێک لە پشتەوە دەستەکان ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە ئەوان داوا دەکەن سەرجەم دەستکراوەکان ئەفسەر و کارمەندانی ئەنجومەنی ئاسایشی هەرێمن ئازاد بکرێن و داوای دیاریکردن و یەکلایکردنەوەی چارەنووسی بێسەر و شوێن بۆوان دەکەن لەوانە وێنەی ڕێکار عەبدولڕەزاقیان بەرز کردوتەوە مامەسڵاوت لێ بێگەر هاوکارم لەگەڵم بێت پێم بڵێ پەیامی ئێوە چییە ئەم وێنەیە ئەوانە دیلن چێنە ئەوە ئەوەی ناوبازن شوورەکە لە فاعی ڕەشی لە ملا کوڕەکەی منە لەو ڕۆژی ئەو کارە ساتە ڕوویدایە تەبانە من نەمزانی بوو ڕۆژی پاشتر زانیم کە کوڕەکەی من چوویتە وێندەرێ بەبێ ئاگای من لەو ڕۆژەوە من شوێن نەمایە پەنای لۆ نەبم هێزە ئەمنی نەمایە پەنای لۆ نەبم دەرگا نەما سەری پێدانەکەم
تاکو ئێستا هیچ هەواڵەیەکی کەرم بەس نەکەوتووە لەو ڕۆژ 56 ڕۆژە من لە ماڵەوە پرسە ئەجێڕم بە بێتەرم نان و فرمێسک و نان و کوێ نەخۆم وەزعمان تێکسوە داوا ئەکەم چارەنووسی کوڕەکانمان ئاشکرا بکرێ کوڕەکەی من دیلە شەید نەبووە کوڕەکەی من دیلە تاکو ئێستا دیلە و تاکو ئێستا هیچ چارەنووس نەخێت چوومە دەستەی مافی مرۆڤ فۆرم پڕ کردیتەوە ئەوانیش ئەڵێن داوامان لێ کردوونە بەڵام تا ئێستا هیچیان پێ نەگوتینە هیچ چارەنووسیان دیار نییە بەنا دیاری ماوەتەوە دوجار کەی بوو کوڕەکەت بینی تقریبا 7 ڕۆژ 58 ڕۆژ پێش ئێستا یعنی 2 ڕۆژ ڕۆژێک پێشەوەی بچتەوە دیت بەیەکەوە بووین من سەفەرم کرد کە هاتمەوە لە ماڵەوە نەبوو چوو بۆ دەوامێ تاکو ئێستا چارەنووسی نازانم نەوەڵڵە هیچ هەواڵێک نییە لەبارەیەوە نەتبینیوە قسەیە نەخێر تاکو ئێستا هەرچی چوومە لای 5 جار چوومە سلێمانی چوومە ئاسایشی گژی چوومە کانی گۆمێ هیچ هەواڵم دەست نەکەوتووە کوڕەکەی تۆ خێزاندار بوو نەخێر ئەی بەچیۆ خەریک بوو سگەل لە وەکو احتیادی لە ماڵەوە بوو بێژ بوو پەیامت چیە کۆتا پەیامت چیە لەسەر دەستگیرکردنی لا و شێخ جەنجی و هاوڕێکانی و هاوکات کوڕەکەی خۆش کۆتا پێیان ئەوەیە من هەر کەسی برینەی خۆی دێشی کۆتا پێیان ئەوەیە کوڕەکەی من بێسەر شوێنە چارەنووسی کوڕەکەم دیار بکرێت و ئەوانەی کە ژیراون ئازاد بکرێت کوڕی فەقیر و فەقار تاکەی بە کوشتێدەن تەنیا هەدەفم ئەوەیە ئەوانە ئازاد بکرێت شێ بە بەرپرسی ئەم ڕووداوە دەزانێت هەمویان ناتوانم کەس دەست نیشان بکەم ناوەڵە ناتوانم کەس دەست نیشان بکەم بڵێم فران کەس یا ناوی شەخص بێنم ئەوەندەی دەزانم خوا حەقی کوڕەکەی من بسەنی یا ڕەبی ئەوەی سەبەبی بەدیلگرتن و شێواندنی ماڵی من بووە خواوەکنی بەسەر بێت ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە دیمەنی گردبوونەوە و خۆپیشاندانی سەدان کەسە لە لایەنگرانی بەرەی گەل دوای ئەوەی لە شەوی 22 ئاب هێزەمنیەکانی سلێمانی چوونە سەر لالەزار و لالەزارەوە دوای چەند کاتژمێرێک لە شەڕکردن توانیان لاهور شێخ جەنجی سەرۆکی بەرەی گەل و براکەی و دەیان ئەندامی دیکەی لایەنگرانی بەرەی گەل دەستگیر بکەن لە ڕووداوەکەی لالەزار ئەمە بووە ڕووداوێکی یەکجار گەورە و مێژی و کاردانەوەیەکی فراوانی لە دوای خۆیەوە لێکەوتەوە بەهۆی ئەوەی کە تانک و زرێپۆش و چەکی قورس بەکار هێنرا ئەگەر هاوکارم لەگەڵم بێت دادە سڵاوتان لێبێ پێم بڵێ پەیامی ئێوە چیەوە ئێوە بۆچی لێرەدا گرت بوونەتەوە لێرە ئەمە کە گربوونەوە سەبارەت بە سەرۆک بە هەواڵەکانمان داوای ئازاد بوونیان لێ دەکەین بەرامبەر UN و بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانش داوایان لێ دەکەین کە بێنە سەر خەت هەتاکوکەی ئەو زوڵمە قبول بکرێت نووسیتانە ئازادی بۆ هاوڕێکانمان تۆ چەند هاوڕێت لە زیندان ئەوانەی کە لە زیندان هەموو هاوڕێ و براو ئێمن هەمویان هەر هەمویان ینی فەرقی نییە کە ئێستا کە ئەوانە کە لە سدن حیسابکە ڕۆڵەی ئێمن براو کەسی ئێمن هەر هەمویان بەبێت یاوازی داواکاری ئێوە چیە من لە بەشێک لە دروشمەکان دەیبینم نووسیتانە کۆتایی هێنان بە میلیشیای حزب بڵێ ئەوە لێرەدا ئەمە ڕادەگەینی خۆی یەکلانی کردوتەوە کە وەکو میلیشایەک کە ڕەفتاری کرد ئەو کۆمەڵ کوژیەی کە کرد ئەو ناحەقیە و ئەو زوڵمەی کە بەرامبەر وڵەکانی مەی کرد تەبعەن ئەوە خۆی ینی لە خۆیدا میلیشایە کۆتایی دەبی بێت بێت و هەموو ئەو وڵاتانەی دەرەوە و جیهان و ناخۆ بێنە سەر خەت هەتاکوکەی ینی ڕای بگرن ڕووداوەکەی لالەزار پەیامێکی لە پشتۆ بوو ئایا ڕاستە و خۆ دژی لالەزار و لاهور شێخ جەنگی سەرۆکی بەرەیگەل و هاوڕێکانی بوو یاخود دژی شاری سلێمان و خەڵکێرێمی کوردستان بوو چکە بینیمان چەک و تانک و زرێپۆش بەکارهێن ئەوە ئەمە لێرە ڕای دەگەینین دژ بەگەلەکە بە کاک لاهور بە لالەزار بە خەڵکی سلێمانی بە خەڵکی هەرێمی کوردستان بوو باشە ئەوەی کەکرا ئەوانە کە کردیان ناحەقی بوو بەرامبەر ڕۆڵەکانمان کرا بە کۆمەڵک تەچی خۆکوژی ئەوە لە دنیاشدا کە باز دەکرێتن ئیلا بەرامبەر وڵاتان دەکرێتن کە دژی بینەک لە ناخۆ بەکار بێتن
سپاس بشێت. هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە لە ئەنگرێکی یەکجار زۆری بەرەیگەل لە بەردەم بینای بارەگای نەتەوە یەکگرتووەکان لە شاری هەولێر گرت بوونەتەوە ئەوان داوای دەست بەجێ ئازادکردنی لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل و هاوڕێکانی و تەواوی دەستگیرکراوەکانی دیکەی ڕووداوەکەی لالەزار دەکەن ئەوان بەیەکەوە کۆمەڵێک دروشمیان بەرز کردوتەوە لە دیارترینی هەرە دروشمەکانی ئەوان دروشمی ئازادی وە کۆتایی هێنانە بە میلیشیای حزب و هاوکات وێنەی بەشێکی زۆر لەو کەسانیان هێناوەتە ئێرکانە بەرجیان کردوەوە کە تاوەکو ئێستا چارە نووسیان نادیارەوە هاوکات لە ڕووداوەکەی لالەزار بە تەقەی هێزانیەکانی سلێمانی کوژراون. سڵاوت دەبێت ئەوەی بەرزت کردووەتەوە 22 ئاب ئەنفالکردنی جینۆسایدکردنی لالەزار ئەمە ئاکسپیامێکی لە پشتەوێتەوە چێ دەستیدانە دەتەوێت چی بوو؟ وڵی کەسمان لەزیدانە بەڵام وەکو ئەوەی کە سەرۆکمان شێخ لاور کە گیراوە لە کاتێکدا یعنی لە کاتێکشی ناجیار کەس ئاگای لێنەوە بەسەر لالەزاردانانەوە دووش زۆر کەسمان لە هاوڕێکانمان لە خزممان لە شوێنە کەسە نابیانەکان گیراون حتا ئێستا بێسەر و شوێن یعنی چەند پێویستمان بە ئازادیە ئازادی پەیدا بکەین چۆن ئازاد پەیدا وەکو ئەوەی شێخ لاور و هاوڕەکانمان ئازاکرێ سەلامە بیا جگە لە لایەنگرانی بەرەیگەل بەشێکی زۆر لە بەرپرسانی بەرەیگەل لێرەدا ئامادەیان هەیە لەوانە شادومانی مەلا حەسەن وا بڕیارە کەمێکی تر ئەوان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی داوای ئازادکردنی لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەیگەل و هاوڕێ و هەڤاڵەکانی دیکەی بکەن و هاوکات هەڵوێست خۆیان لە شاری هەولێرەوە دژی ڕووداوەکەی لالەزار ڕابگەێنن ئەوان لێرەدا نووسیویانە ئێمە بەرەی لاهورین. پەیامی ئێوە چییە لێرەدا؟ پەیامی ئێمە ئەوەیە کە دووبارە کوردستان بەرەو ئاشتی بگەڕێتەوە. پەیامی ئێمە ئازادکردنی کاک لاهور و هاوڕێکانێتی لە زیندانە ناکرێ ئێمە داوای کوردستانێکی ئازاد و مافەڕەواکانی گەلی کورد بکەین کەسی لە هەرێمی کوردستان ناڕەوایەتێک بکرێ بەرامبەر بە سەرکردەیەکی کە بەشدار بووە لە شەڕی تیرۆرە بەشدار بووە لە ئازادی بەشدار بووە لە سەرخستنی پرۆسەی ئاشتی لە کوردستانە ناکرێت بەم شێوازە تەعامل لەگەڵ بەرەیەک بکرێت کە بەرەیەکە بە فەرمی خۆی ڕاگەیاندووە داوای ئازادی بۆ کاک لاهور و هاوڕێکانیەکەی ئەمڕۆ لێرە وەستاوین داوا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بریتانیا لە هێزە نێودەوڵەتیەکانەکەین کە بە شێوەیەکی دیموکراتیانە مامەڵە لەگە کەیسی لاهوری شێخجەنگی بکرێ چونکە کەیسەکەی ئەو کەیسێکی یاسایی نیە ئەوەندە کەیسێکی سیاسیە لەم ڕوانگەیەوە ئێمە ئەڕوانینە کوردستان کە ئاشتی بەرقەرار بێ دووبارە کورد دەستی نەچێتە خوێنی یەک ئەمەی کە کراوە دووبارە زیندوکردنەوەی بەشێکە لەو مێژوە ڕەشەی شەڕی براکوژیە بەڕاستی. چۆن داوای ئازادکردنی لاهور شێخجەنگی دەکەن دەتانەوێت لێرەوە چی بڵێن پەیامەکانتان ئاڕاستەی چییە؟ پەیامەکان ئێمە ئاڕاستی بە پلەیەکەم ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە سەرۆکی هەرێم سەرۆکی هێز چەکدارەکانە ئەو هێزێکە جوونراوە بەرامبەر بە لالەزار هێزێکە لە ناو وەزارەتی پێشمەرگەیە هێزێکە سەر بە ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستانە. پەیامی یەکەممان داوا ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانە پەیامی دووەممان ئاڕاستەی حکوومەتی فدرالی عێراقە بەڕاستی ئەو هێزانە ئەگە هێزێکن هێز ئیقلیمیەکانیان جوولێنین ئەگەر هێزێکن لە دەرەوەی یاسان ئەگەر هێزێکن تەنها بۆ ئەوە شکۆی هەرێم و شکۆی عێراق بشکێنن ئەمە هێزێکن ئەبێ ڕوبەڕووی یاسا بکرێنەوە بەڵام ئەگە هێزێکن سەر بەوم دەستگایانن بۆچی مامەڵە لەگەڵ هێزێکە کرێ کە بە فەرمی خۆی ڕاگەیاندووە کە ئەویش بەرەی گەلە. خەڵکێکی زۆری یعنی لە لایەنگرانی بەرەیگەل هاتوون بۆ داوای ئازادکردنی لاهور شێخجەنگی دەکەن لەسەر ڕووداوەکەی لالەزار لەسەر ڕووداوەکەی لالەزار هەڵوێستی خۆیان دەردەبڕنوە کاردانەوەی فراوانی ئەگەر هاوکارم لەگەڵم بێت دەمەوێت گفتوگۆی تەواو لەگەڵ ئامادەبووام بکەم. سڵاوت لێ بێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم سوپاس بۆ ئەم دەرفەتە پێم بڵێ پەیامی ئێوە چیە لێرەوە چۆن داوای ئازادکردنی لاهور شێخجەنگی و هاوڕەکانی دەکەن و هاوکات چارەنووسی ئەو خەڵکانەی کە لە ڕووداوەکەی لالەزار بێ سەر و شوێن داواکارین لە UN
هاتنێ داوا لە یوێن تەسیرکەینە بۆ ئازادکردنی کاگلاهور و جەماعەتەکەی. ئەم ڕووداوی کە ڕوویدا ئایا هەر بەڕاست دژی لالەزار بوو یاخود دژی شاری سلێمانی وەرێمی کوردستان؟ دژی هەموو کوردستان بوو ئەوەی ڕوویدا ئیران بوو دژی کورد. ئەمە پلانێکی پێشوەختە بوو یاخودیارێکی دادا دەبە بەم شێوەیە؟ پیلانێکی پێشوەختە بوو لەگەر ئیرانەکان ئەتیفاقیان کردبوو. بەکارهێنانی چەکوی قوڕس لەوانە تانک و سرێ پۆش ئەمە چی مانایەکی پەیامێکی جاشەکانی ئیران تیارەی درۆنیشان بەکارهێنە سەماری کاگلاور تۆپ و تانک و هەموو شتیان بەکارهێنە 25,000 نەفەر بەشداری کرد لەم جەنگەدا لەم هوزومەی سەرماری کاگلاور. بەڵام ئێمە بە جاشەکانی ماری جەلال تارەباین دەرێندرێن نەبەوەش بەدا هەندێکیش ڕاناوەستی کاگلاوریش ئازاد دەکرێتن. باش هیچ ئەگەر و زانیاریەکەیە لەسەر ئازادکردنی لاوەر شێخزەنج هیچ هەوڵێکەیە لە هەتا کوێستا هیچ دەگۆڕێنیە هەر لە زیندان و بەو شێوەیە ئەتزن بەڵام ئەیکەن دروستیان چۆن ئەگەر زانیاری وڵی فەتە پێشستا کە دەیان گوتە دروستیان باش نییە بەڵام ئەمە هاتنێ یوێن ئێستا کە داوەتە زیرەکەین و لە ڕۆژاین داهات و دەستنە قوسڵیەکانیش هەنگاوی زیاتریشمان دەویت. ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە لێرە ئەوانە ئاپۆڕای لایەنگرانی بەرەی گەلن داوای ئازادکردنی لاهور شێخزەنجی و ئەو کەسانە دەکەن کە لە ڕووداوەکەی لالەزاردا بێ سەر و شوێن و چارەنووسیان نادیارەوە بەشێک لەوانە لێرەدا کوڕەکانیان ڕۆڵەکانیان نەوەکانیان لەم ڕووداوە بەدەستی هێزە ئەمنیەکانی سلێمانی کوژراون یاخود شەهید کراون ئەوان لێرە ڕاستە و خۆ داوای ئازادکردنی لاهور شێخزەنجی دەکەن و دروشمی کۆتایی هێنان بە میلیشای حزبیان بەرز کردوێتەوە بازەوە دەکەن کە ڕووداوەکەی 22 ئاب بە تەواوەتی تاوانێکی لەبیر نەکراوی گەورەیەوە ئەمە لە ڕاستیدا ئەنفال کرد و جینۆسایدکردن بوو لە لالەزار و ئەوان وێنەی لاهور شێخزەنجیان بەرز کردوێتەوە لەو کاتەی کە کەوتوەتە دەست هێزە ئەمنیەکانی سلێمانی. ئەوە پەیامی ئەوانە وەکو دەیبینن ئەوان وێنەی لاهور شێخزەنجیان بەرز کردوێتەوە نووسویانە بە پێوە وەستاوین و بە پێوەش دەمرین. ئەوە پەیامی ئەوانە. من هەوڵ دەدەم ئەگەر هاوکارم ئامەسلااوت دێبێت سپاس دەکەم. پەیامی ئێوە چییە؟ وەڵا پەیامی ما پەیامی ئەو خەڵکەیە تەمەشاکەن لە ڕۆژێکی 22 ئابدا چ کوشتاگەیەک ڕوویداوە لە سلێمانیا کەس نییە بڵێ بۆ جێشێکی میلیشایان هێناوە کۆماندۆ لەگەڵ دیژە تیرۆر هەر بەسە کوڕی خەڵکی فەقیریان کوشتووە جینۆسایدیان کردووە تا ئێستاش تەرمەکانیان دیار نییە بەداخەوە نەحکومەت دەنگی لێوە دێ نەخەڵک نە ئومەل متحیدا دەمانەوێتن ئەو کێشەیە چارەسەر بێتن جا بە قانون بێ فەرمەوە قانون بە هەتێکە بێ ئەس ئەو کێشەیەکی سیاسیە بۆیە داوا دەکەین UN بێتە سەرخەت و ئەو کێشەیە یەکلایی کاتەوە بەڕێزی. من هەوڵ دەدەم گفتوگۆ لەگەڵ بەشێکی دیکەیان بکەم. وا بڕیارە کەمێکی دیکە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لێرەدا بەڕێوە بچێتن و بەرپرسانی بەرەی گەل ڕاستەوخۆ داوای ئازادکردنی لاهور شێخزەنجی و هاوڕێ و هاوکار و هەڤاڵەکانی دیکەیان بکەین. ئەگەر بزانم گفتوگۆ لەگەڵ ئەوانە بکەم دادە سڵاوتان لێ بێ لێرە دروشمی هودافەکانی بەرەی گەلتان بەرز کردوێتەوە لە کاتێکدا سەرۆکەکەتان لە زیندانە دەتانەوێت چی ئێمە ئازاد کاک لاهورمانەوێت بۆیە لەرکوان ئێمە هەموو خڕبووینەتەوە هەتا بڵێن کە ئەو بەتەنهانیە خوشکبرایەکانیشی لێرە دادەنووسیتە بۆ لاهوری نیشتیمانی ئامادەی نەبوو قوربانی ئەمە چیە؟ ئەمەجمەن ئەوەیە بۆ ئازادکردنی شێخلاور بە ناحەق ئەو کارە بەرامبەر شێخلاور کراوە کارێکی تیرۆریستانە و ترسنوەکانە بەرامبەر گەنجی گەل و نیشتیمانەکەمان کراوە لەکوێی دنیا بۆ گەنجی نیشتیمانەکەت ڕوت بکرێتەوە جنێوی خوشک و دایکی پێ بدرێت لەکوێی دنیا بووە ڕۆڵی نیشتیمانەکە تیرۆر بکرێت لەکوێی دنیا بووە هەزار سوکایەتی بە خوشک و دایکی ڕۆڵی وڵاتە کراوە لەکوێی دنیا بووە کورد ئەکوژێ ئەوان با کورد نەکوژن ئەوان با هین نێنن درون نێنن بۆ سەر لالەزار
کاتێک تورکیا درۆنی هێنا بۆ سەر عربەت ئەوان بابڕن تۆڵی عربەت کەنەوە نەیان شێخ لاوەرکەنە سزم بابڕن تۆڵی خۆیان کەنەوە لە تورکیا ئەوان حەقیان لای شێخ لاوەری حەقیان لە تورکیایە کەمێکی دیکە هەر لێرەدا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەڕێوە دەچێت مایکتاندانی ڕۆژنامە نووسان کاکە برادەرە پێش بەرەسەکەی چۆڵکان مامەچالی برادەران هەبێ قسەی پێ بێنێرە دانران الو دكتور اليوم كنيسة مناسك الدين خوالي الجماعات والله فيهم قلت دان مزرعة نابنا يعني ناكلي خاطر دمري وضع دمري مناسك بيت اخواري دكتور مناسك من ما عملنا برا موليران دانا تاسوار وكهرباء وشان عملنا دان مزرعة عملنا مزرعة أحمد بوان توزك مني بارز برادران أحمد شاك برزري كيف نفرق سنتان كان دستي أحمد كات بخيرات دان دكين أحمد بوتان لو رجع ماي سربرزي وسفرازيا كاك ايوا غير تشوف قربانا لو بريوم نصيتو زكسو كلو يبدوان اليوم بس ما كلو برادرينا ذات على ذكي برادرينا أولى برتشي وبن صوصك اسمعي أولى صوصك شباب أما حاضري بتساوي راني قوينا والله هرب برتشي يا رتوكن بيش يا رتوكن بيش بنصكي أولى بقرن كزيته كاكي باش عيوما باش داير ايه من جاي أولى شباب رشيقة سواء برادرنا أو بين توركن بقربان أي هوا جاي توزع أنا أبي بارز برادر
برادر تۆزێک ئارامی پارێزم بۆی بتوانێت ڕێو بەسمەکە بەڕێوە بێت سەرەتا بە ناوی دەستەی ئامادەکار سوپاسان دەکەین سوپاسی ئامادەبووتان دەکەین سوپاسی ئەو هاوڕێ و هەواڵ و هاوڵستانە دەکەین کە ڕێگاجی دووریان ئەو ڕوبڕی لە گەرمیان لە سلێمانی لە ڕانیە لە کەرکووک لە بادینان لە کۆیە لە سۆران لە خەلیفان لە چۆمان هەرچیان کێشا هاتوون بۆ ئێرە هاتنیان بۆ ئەو شوێنە بۆ بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان لە هەولێر مای سەربەرزی و سەرفرازیە پشتیوانیە بۆ بەرەی حەق بۆ هاوڕێکانمان لە زیندان بۆ لە هەوری شێخزەنجی و هاوڕێکانی سپاس بۆ ئامادەبوونتان ئێستاش داوا لە برای بەڕێزمان کاک شادومانی مەلا حەسەن دەکەین بۆ خوێندنەوەی وتاری بەرەکە بابوو فەرمێ ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست ئامادەبانی بەڕێزی ناڕەزایی دەربڕینی تاوانی 22 ئاب نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بۆ مافی مرۆڤ کونسڵخانەکانی دەنگە ئامادەبوانی بەڕێزی ناڕەزایی دەربڕینی تاوانی 22 ئاب نوێنەرانی نەتەوە یەکگرتووەکان بۆ مافی مرۆڤ کونسڵخانەکانی وڵاتان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەموو ئازادی خوازانی جیهان ڕۆژی 22 ئاب لە شاری سلێمانی بە بەرچاوی هەموو دنیا و حکوومەتی فدرالی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیاری سەرۆکی یەکێتی نوێ هێزێکی گەورەی 20,000 چەکداری بە تەواوی چەک و جبەخانەی پێشکەوتوو لە تانک و تۆپ و باجەری سەربازی و درۆنی خۆکوژی پەلاماری ماڵی لاهوری شێخزەنجی و شوێنی نیشتەجێبوونی هەواڵەکانیاندا بەبێ حیسابکردن بۆ ئارامی و ئاسایش و ئاوادانی شارێکی گەورەی وەک سلێمانی لە ماوەی 4 کاتژمێر بە هەموو شێوەیەک ئاروگربارانی لالەزاریان کرد کە شوێنی نیشتەجێبوونێکی مەدەنیە ئەنجام چەندین کەس شەهید و بریندار بوون هەروها لەگەڵ دەستگیرکردنی هەواڵ لاهور شێخزەنجی و سەدان کەس لە هەواڵەکانی ئەم دەست درێژیکردنە بە تۆمەت و بەڵگەی بێبنەما ئەنجامدرا دوور لە ئەرچی دادگا و پۆلیس و ئاسایش لە کاتێکدا کاک لاهور ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان و ئەندامی تازە هەڵبژێردراوی پەرلەمانی هەرێمی کوردستان و سەرۆکی قوارەی بەرەی گەلە بەڵام لایانی بەرامبەر کە بافڵ تاڵەبانیە سەرۆکی خۆسەپێنی یەکێتی نوێیە لە ڕێگای کودەتا دەسەڵاتی حیزبی بەدەستێناوە ئەوەی جێگای نیگەرانی ئێمە و هەموو لە کۆمەڵانی خەرچ کوردستانە دام و دەستگا ڕسمیە باڵاکانی حکوومەتی فدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم تاوانە قێزەونە کەم تەرخەم و خەمسارد بوون لە جیاتی ئەوەی سەرزەنشتی تاوانکار بکەن و لیژنەی لێکۆڵینەوە بۆ لە یاسا دەرچوونی دروست بکەن کەچی پێشوازی لێ دەکەن و دەستی دەکوشن لە عێراق لە پێشەوەی هەمویان سەرۆکی دامەزراوەی دادوەری لە هەرێمی کوردستانیش ڕووی پرسیارمان زیاتر لە سەرۆکی هەرێمی کوردستانە کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە بە ئەنجومەنی ئاسایشەوە ئایا جولاندنی ئەو هەموو هێزە بە ڕەزامەندی ڕاستەخۆی ئەو بووە یاخود بێمنەتی و پابەند نەبوونی ئەم هێزانەیە بە فەرماندەی ئەو بێدەنجی سەرۆکی هەرێم لەدەست ئەم تاوانە زۆر پرسیار و سەرنج هەڵدەگرێت چونکە تاوەکو ئێستا بە لیژنەیەک یاخۆت بە نوێنەرێکیشی خۆی لە قەرەی ئەم بابەتە نەداوە ئەوەی کوردوێتی تەنها بزە و خەندە و دەست لەناو دەست نانی تاوانباری سەرەکی ئەم ڕووداوەیە بۆیە حەقە خۆی وەڵامی ئەم پرسیارانەمان بداتەوە هەر لێرەوە لۆمەی زۆرینەی حیزبە سیاسەکانی کوردستان و عێراق دەکەین لە بەرامبەر چاوپۆشی و کەم تەرخەمیان لە ئاست ئەم تاوانە گەورەیەدا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕۆشنبیران و چالاکوانانیش وەک پێویست لە ئاست گەورەی ڕووداوەکە هەڵوێستیان نەبوو بەڕێزان ئەمڕۆ لە 2 مانگی تەواو نێزیک دەبینەوە کە تاوانی 22 ئاب ئەنجام دراوە تاوەکو ئێستا دادگا هیچ ڕۆڵێکی نییە لە یەکلایکردنەوەی دۆسیەکەی شێخ لاهور و هەواڵەکانی ئەگەرچی سەرۆکی یەکێتی گوتەنی باوەڕم بە دادگا نییە لە کاتێکدا بەشێکی زۆری دادگای کوردستان لە ژێر سێبەری ئەودایە کەچی باوەڕی پێنیە داواکارین لە تەواوی وڵاتانی هاوپەیمان بۆ پشتیوانی لە هێزە چەکدارەکانی هەرێم تەواوی هاوکاریە لۆجستی و داراییەکانی خۆیان ڕابگرن بۆ هەموو ئەو یەکە چەکداریانەی کە بەشدار بوونە لە تاوانی 22 ئابی سەرلارەزار هەروەها حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوە
لێکۆڵینەوە لە فەرماندەکانی ئەو یەکانە بکات کە لەژێر فەرماندەیی سەرۆکی حیزبێک بەشداری ئەم تاوانیان کردووە. داواکاری لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی وەستاندنی ڕەشبگیری و گرتن و ڕاوەدونان و ئەندام و لایەنگرانی بەرەیگەل بوەستێنن کە ئێستا بە سەدان کەسیش لە زیندانەکانی کۆماندۆ و دژە تیرۆر و ئاسایشدان بە سەدان کەس ئاوارەی هەولێر و کەرکووک و دەرەوەی وڵات بوونە دەست بەسەر کەناڵی زووم و کەلوپەلەکانی داگیراوە. ماڵی کاگلاور و تێل لالەزار بە تەواوی وێران کراوە. لە دەرەوەی سلێمانیش چەندین باخ و ماڵ دەستی بەسەردا گیراوە و تاڵان کراون جگە لە بردننی گوژمەیەکی گەورەی پارەی یانەی وەرزشی نەورۆز. هەروها بردننی کەلوپەلی کەسی و بنەماڵەی لەم پەلامار و تاڵان و بڕۆیەدا. داواکارین وڵاتانی هاوپەیمان و حکوومەتی فدرال و دادگای فدرالی و دامەزراوەی دادوەری هەرێم و هەموو ئازادی خوازانی عێراق و هەرێم و حیزبە سیاسەکانی دەرەوەی دەسەڵات فشار بکەن بۆ ئەوەی تەواوی هێزە چەکدارەکان بە کردار یەک بخرێن و لە دەست حیزبەکان دەربهێنرێن نەوەک بۆ تەسفێ حسابی سیاسی و حیزبی و دارایی بەکاریان بهێنن. لە کۆتاییدا داوای ئازادی بۆ کاگلاهور و تەواوی هەواڵەکانمان دەکەین. بژی ئازادی بژی دادپەروەری سوپاسی تایبەتمان بۆ هەمووتان هەیە بە تایبەت کە سوکاری شەهیدان ئەوانەی لە دوورەوە هاتون و ئەرچیان کێشاوە ئامادە بوون. دووبارە بەخێر بێن و سەرسەر و سەرچاوان چکە لە دوورەوە هاتون و ئەرچی زۆرتان کێشاوە ماندوو نەبن. هاتنتان بۆ خۆی وەفاداریە بۆ کاگلاهور و بۆ ئەو تاوانەی کە کرا بۆ ئیدارەکردنی. سپاسان. ئامادە بووان. سپاس. داوا لە خوشی بەڕێزبان ئاڵاخان ئەندامی پەرلەمانی کوردستان وتارێکمان بە عەرەبی بۆ بخوێنێتەوە. با بفەرمێ. سڵاو بەڕێزان. السيدات والسادة والحضور في الوقفة الاحتجاجية للتنديد بجريمة 22 من آب، نتوجه بكلامنا إلى ممثلة الأمم المتحدة لحقوق الإنسان والقنصليات العامة في إقليم كردستان ومنظمات المجتمع المدني وجميع أحرار العالم نقول في 22 من آب الماضي ووسط مدينة السليمانية وعلى مرأى ومسمع العالم بأسره، والحكومة الاتحادية وحكومة إقليم كردستان توجهت وبأوامر مباشرة من رئيس الاتحاد الوطني وقيادته الجديدة قوة جرارة قوامها أكثر من 20,000 مسلح مدججون بأحدث أنواع الأسلحة المتطورة من دبابات ومدافع وباجرات ومختلف العجلات العسكرية والمسيرات الانتحارية لمهاجمة منزل ومقر إقامة لاهور شيخ جنقي ورفاقه من دون أدنى مراعاة لحياة المدنيين وسكان مدينة كبيرة مثل السليمانية. لم يدخل أي سلاح إلا واستخدم لقصف تل لالزار التي يقطنها عددا من المدنيين من مقربي لاهور شيخ جنقي ورفاقه، ما أدى إلى استشهاد وإصابة العديد من الأشخاص، فضلا عن اعتقال لاهور شيخ جنقي ومئات من رفاقه ومساعديه. والأدهى من ذلك أن هذه الجريمة النكراء تمت استنادا إلى تهمة باطلة لا أساس لها من الصحة وبعيدا عن السياقات القضائية واختصاصات المحاكم والأجهزة الأمنية المعنية. ويجدر بالذكر أن لاهور شيخ جنقي هو عضو في مجلس أمن إقليم كردستان ونائب منتخب في برلمان كردستان، فضلا عن صفته القانونية والمعنوية بصفته زعيما لكيان جبهة الشعب المعترف به من قبل المفوضية العليا المستقلة للانتخابات. في المقابل يقف بافل طالباني فاقدا للشرعية الحزبية بعد أن استولى على القرار داخل حزبه عبر انقلاب داخلي بعيدا عن إرادة الكوادر والمنتسبين. ما يؤسفنا نحن وشعب إقليم كردستان هو الموقف الرسمي للمؤسسات الاتحادية العليا وتقاعسها الواضح حيال هذه جريمة النكراء، إذ اختارت استقبال المجرم والشد على يده بدلا من محاسبته وتشكيل لجان تحقيقية حقيقية للوقوف على تفاصيل الأحداث وملابساتها. نتوجه بالدرجة الأولى بالكلام إلى رئيس مجلس القضاء الاتحادي، كما نوجه اللوم إلى رئيس إقليم كردستان بصفته القائد العام للقوات المسلحة بما فيها القوات المنضوية تحت عنوان مجلس أمن إقليم كردستان، ونسأله عما إذا كان تحريك هذه القوات قد تم بعمله المسبق
أم إن ما جرى كان عصيانا وعدم اكتراث بدوره ومسؤوليته القانونية؟ إن صمت رئيس الإقليم إلى جانب موقعه يثير الكثير من التساؤلات، إذ لم يتدخل في الأزمة حتى الآن، لا عبر تشكيل لجنة ولا عبر إرسال ممثل عنه. وكل ما هنالك أنه مستمر في وضع يده بيد المرتكب الرئيسي للجريمة والتبسم في وجهه، ما يستوجب منه الرد على هذه التساؤلات شخصيا. كما نوجه لومنا إلى معظم الأحزاب السياسية في العراق وأقليم كردستان بسبب صمتها إزاء هذه الجريمة شنيعة، فضلا عن أن مواقف المنظمات والناشطين والمثقفين لم تكن بمستوى الحدث وأبعاده الخطيرة. أيها السيدات والسادة، نقترب اليوم من مرور شهرين على أحداث 22 من آب، ولغاية الآن لم تقم المحاكم المختصة بأداء دورها في حسم ملف شيخ لاهور شيخ جنقي وبقية رفاقه، على الرغم من أن رئيس الاتحاد قد أقر علنا بعدم إيمانه بالمحاكم ودورها، علما بأن نصف الجهاز القضائي في الإقليم يخضع لتأثير قراراته الشخصية. نطالب من هنا التحالف الدولي والدول المنضوية تحت رايته بإيقاف جميع المساعدات والتجهيزات اللوجستية للوحدات العسكرية التي شاركت في ارتكاب جرائم 22 من آب في لالازار. كما نطالب حكومة الإقليم بمحاسبة آمري هذه الوحدات وفتح ملفات التحقيق بحقهم، وبنهاء وإيقاف عمليات المطاردة والملاحقة بحق مناصري جبهة الشعب، إذ تقتضي سجون ومعتقلات قوات الكوماندوز وجهاز مكافحة الإرهاب ومديرية الأمن الآسايش بمئات المعتقلين منهم، فيما اضطر المئات الآخرون إلى عبور الحدود والتوجه إلى الدول الأجنبية هربا من الملاحقة. كما تمت مداهمة مقر قناة زوم نيوز ومصادرة معداتها والاستيلاء على منزل لاهور شيخ جنقي وفندق لالازار وتحويلهما إلى أطلال، ناهيكا عن مصادرة عدد من المزارع والمنازل في أطراف السليمانية وخارجها، وسرقة مبالغ كبيرة من أموال فريق نادي نوروز، فضلا عن نهب المقتنيات والممتلكات والبضائع الشخصية أثناء عمليات المداهمة التي كانت أشبه بعمليات الحواسم الشهيرة. نجدد من هنا مطالبتنا للدول الحليفة والحكومة الاتحادية والمحكمة الاتحادية والمؤسسة القضائية في إقليم كردستان وجميع أحرار العراق والإقليم والأحزاب المعارضة بتكثيف الجهود من أجل توحيد القوات المسلحة وتحريرها من قبضة الأحزاب الحاكمة وبراثنها حتى لا تستخدم في عمليات التصفية السياسية والحزبية والمالية. وفي الختام نطالب بالإفراج عن شيخ لاهور جنقي ورفاقه، فلتحيا الحرية، فلتحيا العدالة. والشكر الخاص لكم جميعا، وبالأخص لذوي عوائل الشهداء والقادمين من خارج مدينة أربيل ممن تجشموا عناء السفر ومتاعبه. شكرا جزيلا وأهلا بكم. شكرا جزيلا أعلى خان نائبة في برلمان أقليم كردستان عن قائمة جبهة الشعب. أستاذ داولا دكتور شبان دكين بيت وتكي بزمان إنجليزي بيشكش بكاباب فرمي. Ben Tambash, Statement of Condemnation, August 22nd, 2025. We, the undersigned civil society organization and human rights defenders, express strong condemnation of the unlawful and violent actions carried out in the Suleimania, the Kurdistan region of Iraq. On this date, security and military forces using tanks, heavy weaponry, and armed units attacked and surrounded the private residence of Mr. Laur Shekhargi, a prominent political leader and member of the Kurdistan Region Security Council. This operation was executed without the legal authorization, leading to widespread fear, destruction of property, injuries, and civilian casualties. These actions represent a serious violation of human rights, the rule of law, and democratic principles, constituting an abuse of power and politically motivated assault on internal rivals within the Patriot Union of Kurdistan, which is PUK in abbreviation. The attack allegedly
by forces loyal to Mr. Bafel Talabani reflect the misuse of party and security institutions for personal and political purposes. We hold the Kurdistan Region Government, KRG in abbreviation, and all responsible security and political authorities accountable for this unlawful act. We urge the Federal Judiciary of Iraq, the Kurdistan Regional Judiciary, and international human rights organizations to initiate an independent investigation to bring the perpetrators to justice. We call upon all friendly nations, international partners, and democratic institutions to exert pressure on the relevant authorities to ensure accountability and to suspend any military or furthermore, we demand the immediate release to Mr. Law Sheikh Talabani and all individuals unlawfully detained in connection with this incident. All political conflicts must be resolved through dialogue and legal means, not through violence or intimidation. Finally, we reaffirm our unwavering commitment to justice, peace, and democratic governance. In the Kurdistan region, we stand solidarity with all victims of political repression and call for the protection of civil liberties and the integrity of the judiciary. Thank you. Spas. زۆر سپاس هاتن ئێستا هەڤاڵان برادەرانی ئامێدی بەخێر بێن خزم و دۆست و لا گرانمان لە مەخمور بەخێر بێن ئێستا دیارە بەشێکیان گەیشتن بەخێر بێن سەرچاو کاک ئەرسەلان دوو لێرە شعردایە بابزان پێمان خۆشە پێشکەشکەی فەرموو. گەورەمە هۆگەڵۆ دیسان سلێمانی خەڵتانی خوێن کرا بەدەستی ڕەش و تیرۆر و شەمشەمە کوێرەکانی لە یاسا دەرچوان پێشمەرگەیە سوێندرا لەگەڵ تۆپبارانکردنی لالەزار و لەگەڵ درۆنەکانی داگیرکەران شەقامەکانی سلێمانی سوێندرا لەگەڵ مەلابانگدانی سلێمانی هەر لە بەرەبەیانە هاژە و هوژی جاشەکانی سەردەم دەنجی شەقام کە بکرا. من نەمزانی وەدەسەڵاتی خۆسەپێن ئەوەندە ترسنۆک و وەکو ئەژدیها ئەگەر لە ماڵەکەی خۆی بەردا ئەم جەستەیەی تۆ سوتاندت هەر ڕۆژێک بێت لە خوێن و پشتی تۆ بوو. سەربەرزی بۆ شێخ لاهور. بەڵێ پسە بەڵێ بۆ خۆی کاگلاور لە سزنە ئەوە لێتا ئەو شوێنەی ئاگامان لێبیتن لە سزنە و ئیتر خۆ سزن شوێنە چەندە خۆش نییە هەتا ڕادێک نۆرماڵە ئەوی تریش دۆخی سلێمانی نەکە سلێمانی هەموو هەرێمی کوردستانەمە ڕنگدانەوەی لەسەر هەموو هەرێمی کوردستانەیە لەسەر مەسەلەی یەکسنی هێزی چەکدار لەسەر مەسەلەی یەکگرتووی هێزی حکوومەت لەسەر مەسەلەی قەزا لەسەر تەسیکردنەوەی پانتای ئازادی یعنی بەنسبەتە ئێمە کە وەکو دەرێن بەنسبەت ئۆپۆزیسیۆن بە تایبەتی بەگشتی سلێمانی ئێستا کە دەتوانین برێن لەگەر 15 ساڵەوە پێش 1970 پانتایی ئازادی بەرتەسک بۆتەوە مەسەلەی دیموکراسی زۆر پاشەکشەی کردیا هەموو ئەو دروشمانی کاتانە پێشانە بوو هەموو ئەو ناسانە و پێناسانێک کە لە سلێمانی هەبوو ئێستا لە پاشەکشەیە. بۆ هەڵبژاردنەمە بەر لەوە خۆمان ئامادە کردبوو بەڵام تووشی دۆخێک بووینە ئێستا کە تەنها ئەوەیە و مەسەلە بە هەست و بە ڕۆح و بە خۆشەویستی لە ناو خەڵچین و ئەوەی هەمانە لە سۆشیال میدیایە.
هەنگەشەی بەرەگەل لە سلێمانی کە خۆ بەردەوام کادیرەکانمان زۆری جیرانە زۆریان متارەدە کراون زۆریان ناوێرن بۆچێ ڕۆژانە بانکردن هەیە لە ئاسایش لە دژە تیرۆر ئەمانە ینی فشاری زۆریان لەسەرە ئەوە نییە بەسە لە بێ تەناوەی وەکو هاوڵاتێکی ئاسایی ڕۆژانەگە لە ماڵان بخوان نەکەن دۆست و ناساوی خۆیان بگەڕێن بە خەڵک برێن دەنگ بە بەرەگەلدا وڵی هەتا ئێستاکەن تاکی نازانین مەجموعەی زۆرە ینی کە سوکارەکانیان زیاتر دەزانین یەک لەوانە ئێستاوتە لێرکانەیە کوڕەکەی هەتا ئێستا چارە نووسی دیار نیە سپاس ئێوەش بەخێر بێن و سپاسە